جارێکتر دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەڕەشە لە کاربەدەستانی ئێران دەکات و دەڵێت ئەگەر تەقە لە خۆپیشاندەران بکەن لێیان دەدەین، بەڵام تا ئێستا زیاتر لە 40 خۆپیشاندەر کوژراون و کار لە کاریش نەترازاوە. There's so many people protesting. Nobody's ever seen anything like what's happening right now. But I have put Iran on notice that if they start shooting at them, these people are totally unarmed people. And they love their country. They want something to happen. Look at their country. They've gone back 150 years. But I've told them that if they do anything bad to these people, we're going to hit them very hard. دوای 13 ڕۆژ لە خۆپیشاندان و ناڕەزایەتی، هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە تەواوەتی پەیوەندیان لەگەڵ دنیای دەرەوە پچڕاوە، هەرچەندە کۆمپانیای سپیس ئێکس خزمەتگوزاری ئینتەرنەتی ستارلینکی لە ئێران کارا کردووە بۆ ئەوەی بەبێ سانسۆر و بۆ ماوەیەکی دیاریکراو بە خۆڕایی ئینتەرنێت بەکاربهێنن، بەڵام ئەوە بۆ هەموو خەڵکی نییە و تەنیا ئەو کەسانە دەتوانن لێی سوودمەند بن کە پێشتر بە قاچاق ئامێری ستارلینکیان گەیاندووەتە ناو وڵاتەکەیان. عەلی خامنەیی ڕێبەری ئێران وەک هەمیشە خۆپیشاندەران بە تێکدەر و گێرەشێوێن ناودەبات و دەڵێت بە هیچ شێوەیەک بەرامبەریان نەرمی نانوێنن. یه مش تخریبگر آمدن ساختمان متعلق به کشور خودشون رو خراب کردن. مثلا فرض کنید فلان ساختمان دیواری رو خراب کردن برای که دل رئیس جمهور آمریکا خوش بیاد. او دستش به خون بیش از 1000 ایرانی آلوده است. همه بدونن جمهوری اسلامی با خون چند صد هزار انسان شریف روی کار آمده، در مقابل کسانی که تخریب کردند جمهوری اسلامی کوتاه نخواهد آمد. ڕۆژی یەکشەممە 28 دوانزەی 2025 لەناو جەرگەی تارانی پایتەختەوە خۆپیشاندان دژی گرانی و بێکاری سەری هەڵدا و دواتر زۆربەی شارەکان لەوانەش شارە کوردیەکانی وەک کرماشان و ئیلامی گرتەوە. سەرەڕای سەرکوت و توندوتیژی هێزانمنیەکان بەرامبەر خۆپیشاندەران ناڕەزایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ بەربڵاوتر دەبێت.